ئەو کوڕی ئەو پیاوەی ئێمە ئەو جوانە مەرگەی ئێمە لە یعنی لە پاڵی دیوارێکان نشتووە دانیشتووە لە ناو سیارەکەیە بۆ دابەزیە و چونەتە سەری کوشتیانە دوایی ڕۆینە یەکێک لە چەکدارەکان دیار ئەگەرێت تۆم جا بە دەمانچە تەقیلەکە ئایکوژێ یعنی تقریبا نیو سعات سێ چارەک ئەو تەقە و بۆ ناوەیە تەپوتۆز و سیارە و ڕابکەن و یەکتری ببینەوە هین بکەن ئەی باشە ئەم هەموو حکومەتە لەکوێ بوو مەرکەزەکە نیزگە لیانەوە ئەو هەموو دام و دەستگایە نزیکن لیانەوە ئەی سەیتەرەکان ئەی حکومەت ئەمەیە زانی ئەکسەر تەلەفۆن کرا بۆ مەرکەزەکان ئەم مەرکەزە خەبەری سەیتەرەکانی نەدا ئەوە 11 چەکدار هاتوونەتە ناوەوە کە ئەم تعداییان لێکردێ ئێمە بەوەی ئەزانین ڕاستە ئەمە تعدایە و بە غەدر ئەم کوڕێمانە کوشتە و ئەم کوڕەمانە لە دەستدا بەڵام ئەمە تعدایە بۆ خەڵکی کەرکک بۆ هێزە ئەمنیەکان بۆ حکومەتی عێراق بۆ حکومەتی هەرێم مەزەوی ئەو زەلامەی ئێمەیە ئەمانەیش 4-5 کەسن کۆمەلێکن وەکو مافیاوانە هەر تێناواش عەرز و ئەمانەی خەڵک زەو دەکەن بزانێ یەکێ فەقیرە ئەڕۆن عەرزەکەی لێ زەو دەکەن و ئەفرۆشینیان ئەو کاتە نەیان پیان نەکرا لەگەڵیان ڕێگەوە نیوەی پارەکەی لێسێنن هەر عینەن بە تعدا بۆیە عەرزەکە عەرزی خۆیەتی خۆی کڕێتی کابرا مەوجودە ها لە هەولێرە و عەرزەی لە زەلامی هەولێر کڕێ و عەرزی خۆیەتی چووە و تێتی کاگە ئەمە عەرزی منە بۆ هاتنەتە سەری و دەمەقاڵە دروست بۆ و شەیدیان کردە ئێمە وەکو عەشەتی شێخان چاوەڕێمانە بزان دادگا و هێزە ئەمنیەکان و حکومەتی هەرێم و حکومەتی عێراق چی ئەکەن ئێمان لەگەڵ قانونە با داوایش لە کەسوکارەکانیان ئەەکەین کەسوکارەکانیان ئەمە وە شتێکی بەسیر نەگرن با بکەونە خۆیان کەسوکارەکانیان ئەم قاتلانە تەسلیم بکەن تەسلیمی دادگای بکەن ئێمەشان لەگەڵ دادگا